بیرم تێ ساڵەکانی کۆتایی هەشتاکان بوو لە پۆلی شەشی زانستی بووین لە کەلار. مامۆسایەکی تازەمان بۆ هاتبوو مادەی ئەحیای پێداین و مامۆساکە ئافرەت بوو زۆریش سفور بوو زیاد لە حەد بۆ جەوی کەلاری ئەو کاتە ڕاستەکەی نائەگونجیا یعنی سفور بوو بۆ جەوی کەلار بە تایبەت لەو سەردەمانە گەرمیان و کەلار و ئەوانە. ئێمەش پۆلەکەمان هەمووی کوڕ بوو. لە کاتی دەرسێک لە دەرسەکانە هەندێک لە تەلەبەکان قسەیان کرد لە کاتێکە کە مامۆسا لەقەی سەبوورەکە نووسینیە کرد، تەلەبەکان قسەیان کردبوو، من خۆم گوێم لێ نەبوو. مامۆسا بەری کردە دواوە وتیەوە بۆ قاڵەقاڵەکەن کاکە، بۆ قاڵەقاڵەکەن بۆ دەنگتان لێوە دێ؟ ئەڵێ مزگەوتە. بۆ دەنگتان لێوە دێ؟ ئەڵێ مزگەوتە. طبعا ئەلەو کاتە ئێمە کۆمەڵێکی ملتەزم لەناو ئەو پۆلەیە بووین، یەکی یعنی 4 کەس بە تایبەت ئێمە من و کەسێکی تر لەگەڵ مابوو لە شانم و هەروەها دوانی تر لە پشتمەوە دانیشتن. من لە ڕیزی پێشەوە بووم. زۆر ئەو قسەمان پێ ناخۆش بوو، زۆر یعنی خۆمم پێ نەگیرا ڕاستی. وتم مامۆستا من داوای لە بردنەکەم قسەکەت تەواو نەبوو، قسەکەت جێی خۆی نەبوو، هەڵە بوو. وتی بۆ؟ وتم لە مزگەوتا کەی قاڵەقاڵەکرێ؟ دەیوتی بێلی هەتا دوای دەرسەکە. ئەلمەیم دەرسەکەی شەرح کرد و دوای دەرسەکە هات بۆ لام وتی فەرمووی قسەکەت بکە. وتم مامۆستا تووتت قاڵەقاڵ بۆکەن، ئەم قاڵەقاڵت چییە؟ ئەڵێ مزگەوتە. باشە لە چی شوێنێکە بینیتە مزگەوت قاڵەقاڵی تیا بکرێ؟ بیلعکس مزگەوت هادئترین شوێنە. وتی ئاخر من بەخوا باوکم شێخە و مامەم مەلایە و بەخوا مەبەستم هیچ نەبەوتم. نا ئەمە تانەیەکی گەورەیە لە مزگەوت. باشە شتی تر نەبوو بیڵێ ئیلا مزگەوت نەبێ. یعنی بەڕاستی من زۆر بێتاقەتم، زۆریش یعنی قسەکەتم بەدڵ نییە. ئیتر ئەویش دەستی کردە اعتیزار و عوزری هێنایەوە و وتم مامۆستا بەڕاستی حەزەکەم عوزرەکە بە عام، چونکە تۆ هەڵەکە بە عام کردت، عوزرەکەش بە عام با هەموو تەلەبەکان گویان لێبێ کە تۆ اعتیزارەکەی. وەڵی شوتی ئەم تەلەبەیە قسەکەی تەواوە، من هەڵم ڕاستەکەی هەڵە بووم کاتێ وتم مزگەوت، چونکە مزگەوت شوێنی قاڵەقاڵ نییە. بەس نازانم چۆن ئەوە لە دەمم دەرچوو. دوای ئەوە بە من وتی هەستەکەم تو لە کات دەرسە تەماشام ناکەی. وتم من تەماشاکەم یعنی تەواو گوێم لەلاتە، بەس تەماشای تۆ ناکەم، دیقەتی تۆ نادەمەگو، چونکە لە ڕاستیە جلوبەرگەکەت چی ئەوە نییە بەڕاستی زۆر دیقەتت بی، بەڵام من گوێم لەلاتە و تەنبیهم تەواو لە لای دەرسەکەتە، یعنی مێشکم تەواو لای دەرسەکەتە و تەماشا ئیمتیحانەکانیش بکە کە با ئیمتیحان بکرێ بینیتەوە. جا لە کات ئیمتیحانیشە بینیەی کە من سوپاس بۆ خوا 1 دەرەجەم نەبوو لەو ساڵە، 1 دەرەجەم نەبوو کامل لەبێ لە ئەحیا، بە تایبەتی لە ئەحیا هەموو دەرەجەکانم لە 100 ئیمتیحانمان کرا 100 لە 50مان کرا 50 لە 50. سوپاس بۆ خوا. حتا لە کۆتاییشە لە ئیمتیحانی بەکەلۆریشە هەر دەرەجەی کاملم هێنا. سوپاس بۆ خوای پەروەردگار. یعنی مەبەستم ئەوەیە کە هەنێ جارەیە ئینسان احترام مەسئلەیەکی ترە، احترامی تەلەبایەتی و مامۆسایەتی ئەوە مەوزوعێکی ترە و شتێکی ترە، بەڵام لەگەڵ ئەوەیشە خۆشە ئینسان دیفاع لە دینەکەی بکە، شەرم نەکە، حتا بە مامۆساش بێ، حتا هەر کەسێکی تر هەیە. ئینسان بە ئەدەبەوە دیفاع لە دینی خۆی بکە، بە ئەدەبەوە پەیامی خۆی بگەێنێ. بەڕاستی ئەو مامۆسایە حتا ئەو ساڵە تەواو بووتم، دوای ئەو ساڵە لەو قوتابخانەیە نەمام نازانم دوای ئەوە چی بوو، حتا ئەو ساڵە کە من لەوێ بووم ئیتر سوپاس بۆ خوا لە ئوسلوبی جوان و لە باسکردنی دین بە جوانی 1 هەڵەی نەکردو بەرامبەر بە دین. واش تەسەورەکەم خۆی هەر لەو کەسانە نەبوو هەڵە بەکا بەرامبەر بە دین، بەس نازانم ئەو وشەیە چۆن لە دەمی دەرچوو.
خی پەروەردگار بخاتن ناوە جوانەکانی خۆی ڕەحممان لێ بکا و هیدایەتمان دا. والسلام عليكم ورحمة الله وبركاته.